بینەرانی عەزیز و خۆشەویست بە پێی نزیکی لە سەدا هەفتای دەنگەکان کە لە هەولێر گوێکراوەتەوە بەڕوون و ئاشکرایی دەرەکەوێت پارتی دموکراتی کوردستان حیزبی یەکەمە لەسەر ئاستی پارێزگای هەولێر و بازنەی هەولێر و 10 کورسی بۆ خۆی مسۆگەرەکە. یەکێتی نیشتمانی کوردستان حیزبی دووەمە لەسەر ئاستی هەولێر بە نیسبەتی لە سەدا 14.89 و 2 کورسی بۆ خۆی مسۆگەرەکە. حیزبی سێم هەڵوێستە بەڕێزان بە نیسبەتی لە سەدا بۆ بەلایەنی سێم لە هەولێر و 2 کورسی بۆ خۆی مسۆگەرەکە. ئەوەی ئەمێنێتەوە نەوەی نوێیە کە بە بەراورد بە هەڵبژاردننی پێشوو داوێتێ دواوە و دابەزیوە بۆ لە 6 و 1 کورسی بۆ خۆی مسۆگەرەکە. ئەمە ئەنجامەکانی هەولێرە بەبێ کەین و بین. نیسبەتی هەڵەمان چەنە لەم چرکە ساتەیە؟ من پێتانەڵێم زائید یەک ناقص یەک. یعنی بۆچی لەبەر خاتری ئەوەی کە سبەی ڕۆژ بە درۆ نەکەوینەوە. ئەمە هێشتا دەنگانی تایبەتی لەسەر نییە، هێشتا لە 130 دەنگەکان ماوە ئەگەری هەیە مەسەلەن پارتی کورسیە کەمتر بکە یا کورسیە زیاتر بکە، یەکێتی کورسیە کەمتر بکە یا کورسیە زیاتر بکە. بەپێی بە کۆکردنەوەی دەنجی تایبەت و ئەو سەتا هەفتایی دەنجی گشتی کە هەمانە کورسیەکان بەم شێوەیە دابەش بوون. ئەگەر دەنگەکان بخوێنمەوە بخوێنەرەوە یەکێتی 1970,735 دەنگ 8 کورسی مسۆگەر کردووە وەکو براوە یەکەم. بەڵێ هەڵوێست 6,076 دەنگ 3 کورسی مسۆگەر کردووە. پارتی وەکو لایەنی سێم 55,874 دەنگ 2 کورسی مسۆگەر کردووە. یەکگرتو لایەنی چوارەم 51,152 دەنگ 2 کورسی مسۆگەر کردووە. نەوەی نوێ 55,000 و نەوەی نوێن لایەنی چوارەمە یەکگرتو لایەنی پێنجەمە نەوەی نوێ 55,330 دەنگ 2 کورسی مسۆگەر کردووە. وە کۆمەڵ 26,163 دەنگ 1 کورسی مسۆگەر کردووە. کۆی کورسیەکانی سولێمانی بوو بە 8 کورسی. لە دۆک پارتی 9 کورسیە باو یەکگرتو 2 کورسیە بات. پارتیەڵێ دەمان بردووە دەنابات چونکە لە دەکە بە پێم داتایە 14,288 دەنجی هەیە یەکگرتو 15,902 دەنجی هەیە. ئەگەر لە دەزانی شتێک هەیە بەڵێ ئەگەر دەنگمان ماوە هەرچەندە وەکو گوتمان ڕێژە و نزبەوت تەناسب ئەگەر ئەو ڕێژەیە وەکو خۆی سەرکەوێ ئەگەر وەکو خۆی سەرکەوێ ئەوەی دهۆک پارتی 271,464 دەنگ تاوەکو ئێستا 9 کورسی مسۆگەر کردووە و یەکگرتووی ئیسلامی 47,713 دەنگ 2 کورسی مسۆگەر کردووە دەکا 11 کورسی لایەنەکانی تر لە دهۆک کورسی چانسیان نییە.